زۆر سوپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان. طبعاً ئێمە 25 نۆڤەمبەر بەداخەوەکو ساڵان ناتوانین چالاکی و کاری زۆر جددی و بەرفراوان بکەین لەبەر ئەوەی ئەنجومەنی خانمان پاپەندە بەڕێنمایەکانی تەندروستیەوە لەبەر نەخۆشی کۆرۆنا بۆیە بەرنامەیەکی زۆر چڕ و پڕمان داڕشتە بوو، بەڵام وەک پێویست ناتوانین، بەڵام لە ڕێی ئۆنلاینەوە کۆمەڵی بەرنامەمان هەیە وە پۆستەر و سپۆت و کورتە فلیممان هەیە و لۆگۆ و دروشمی خۆمانمان هەیە. چالاکیەکان لە 25 نۆڤەمبەرەوە دەست پێ ئەکات، بەڵام وەکو وتم ناتوانید ئەو چالاکیانەی کەیکەن لە ڕێی ئۆنلاینەوە زیاتر ئەکرێت لەبەر ئەوەی ئێمە پاپەند دەبین بە ڕێنمایە.